وەکو شۆفێرێکی خەتی پشتە مەرزی پشتە بەڕاستی ڕێگاوبانەکەمان ڕێگایەکی زۆر ناڕەحەتە زۆر بێتاقەت بووین تاسە و چاڵ و چۆڵەیەکی زۆری تایە داواکارین لە حکوومەتەکە بتوانێت هاوکاری ئەم جادە و ڕێگاوبانەمان بۆ بکات چاکی کا بۆمان بەڕاستی ئەم شۆفێرانە و نەک شۆفێر بگرە خەڵکی ئەم دێهاتانێژ ناڕەزین لەسەر ئەم ڕێگاوبانە ئێمە ئەتوانین وەکو هاوکاری بەس وەکو داواکاریان لەکەین ئەگەر بتوانن هاوکاریمان بکەن مەمنونیانە بێت زانم بە مەبلغ تقریبان دەوری 200 شۆفێر 170 200 ئەلەو شۆفێر هاتوچووەکە بڵێ سەبارەت بەو ڕێگایە بەڕاستی ئەوە هەم نە ڕێگای ناحەیەکە کە خەڵکی تیابژی هەم نە ڕێگای مەرزێکی ئێمە ناومان ناوە مەرزێکی لاوکی ینی چەڕسمی بەڵام لە واقع لە ڕووی داهاتۆ نێتوانین بڵێن ناتوانین بڵێن بەقەدەر مەرزە دەواازە سەرکیەکان داهاتی بەڵام تۆ ئەگەر بەس قیاسی مانگی 5 وەرگی لە 20 ڕۆژی مانگی 4 ملیار داهاتی هەبووە لەگەڵەوەش ئەم مەرزە پێویستی بە 3 ملیار و قسوورە بۆ چاکنیجاتەکەی دەرخستەی حازرە هەموو فلتەرەکانی بڕیوە هەتا گەشتۆتە بەردەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمان ئێستا لای ئەوە و بەشی پرۆژەکانی ئەنجومەنی وەزیران دەرخستەکە لای ئەوانە و ئەو هەر فەرمان کات هیچ بودجەیەکمان بۆ نەنێر هیچ بودجەیەکمان نەیاتێ بەس فەرمان کات 20 ڕۆژ یا مانگێکی ئەم مەرزە تەرخان کات ئێمە گرفتی هاتوچۆ ڕێگامان نامێنێت بەڕاستیەکە لە گرفتە سەرکیەکانمان ئێمە پێشەم بابەتی کۆرۆنا و کەرەنتینە سەردانی نووسنگەی پەرلەمان سەردانی پارێزگای هەڵەبجە سەردانی هەموو دایرە معنەکانی هەڵەبجەمان کردووە بڕیار بۆ ئێمە سەردانی هەولێریشکەن بەڵام خۆتزان بە بۆنێ مۆزحانەوە ناتوانین بڕین بەڵام لێرەوە داواکاری لە سەرۆکی حکوومەت ئەو فەرمانە بفەرمێت بە ئیمزایەکی ئەو بە قسەیەکی ئەو 2 مانگ لە بابەتی کۆرۆنا داخرا ئەوە مایەکی کەشی لەسەر بۆ داخراوە بە فەرمانی بەڕێزیان کەوا سەڵاحیەت و دەسەڵاتی خۆیانە ئەتوانە ئەو فەرمانە بکەن پێشم وایە هەموو لایەک دەستخۆشی لێکا و هەموو لایەکی سوودمەند دەبێت.